کارگەیە لە ساڵی 2006 دامەزراوە و لە ساڵی 2007 دەستی بە بەرهەمهێنان کردووە. یەکەم مەنگاوی کارکردن لێرە پرۆسی پاکردنەوەی سکرابەکانە و پاشان دەگوازرێنەوە بۆ بەردەم بەشی دووەمی کارگەکە. لە ساڵانی ڕابردوو بەهۆی تەقینەوەی گولە تۆپێک لە نێو کۆنە پێنج کرێکاری هیندی گیانیان لەدەستدا، بەڵام وەکو مافێکیان لە کارگەکە بڕی $20,000 دەدرێتە خێزانەکانیان جگەر لە موچەی هەرمانجێک. کاری ڕۆژانەم کۆنتڕۆلکردنی ئەو ئیشەیە کە لەو کارگەیە دەکرێتن بە تایبەتی ئەو کاتێک کە فڕنیەکە سکرابەکەی دەتاوێنێتەوە دێم سەردانی مختبەر دەکەم ئەو برادرانەی کە لێرە ئیش دەکەن بزانم نەتایجی ئەو فەحسانەی کە ئێمە بەرهەمی دێنین نەتایجەکان کووە ڕۆژانە کۆنتڕۆل دەکەین. دوای ئەوەی قۆناغی یەکەم تەواو بوو کە سکرابەکە ئامادەکرێت، ئێستا لە قۆناغی دووەم دەست دەکەین بە تاوانەوەی ئەو سکرابە. ئەو سکرابەیە بەواستەی کرێنە کە موغناتیسێکی پێوە موغناسی ئەو سکرابەی هەڵدەگری داخلی فڕنیەکەی دەکات. کەپاسیتی فڕنیەکەی 25 تەنە لە دوو کاژمێر، واتە لە هەر کاژمێرێک لە هەردوو کاژمێر 25 تەنی دەتاوێنێتەوە. ئێمە لەو کارگەیە دوو فڕنیمان هەیە کە کەپاسیتی هەردووشیان لە 24 کاژمێردا 600 تەنە، واتە ئینتاجی ڕۆژانەی ئەم کارگەیە 600 تەنە لە 24 کاژمێردا. دوای ئەوەی ئەو سکرابە داخلی ئەو فڕنێ دەکرێت بەواستەی کۆیلێک کە کارەباییە ئەو سکرابەیە دەتاوێتەوە کە دەرەجە حرارەکەی نزیکەی 1700 دەرەجەیە. میکانیزمی ئیشکردنی ئەم فڕنیەیە بە کارەبایە. کارەبایەکە ئێمە بۆ کارەبای ئەم کارگەیە وێزگەیەکی کارەبای خۆمان هەیە کە لە 32 مێگاوات کارەبا پێک هاتووە. ئەم فڕنیە دەست دەکە بە تاوانەوەی ئەم سکرابە سەبرا ئەو سکرابە دێتاوێتەوە تا دوو کاژمێری پێدەچێت. پاش ئەوەی کە سکرابەکە تاوەوە ئێمە نمونەیەکی لێ وەردەگرین، سامپلێکی لێ وەردەگرین، دەینێرین بۆ تێست کە ئایا بزانین ئەو سکرابەی کە تاوێتەوە حەسەب ستاندەردی ئێمەیە کە بۆ دروستکردنی شیشەکە یاخودنا. دوای ئەوەی کە لە فەحز دەردەچێت کە هیچ مشکلەیەکی نییە حەسەب پێویستی ئێمەیە، ئەو سکرابەیە بەتاڵ دەکرێت دەینێرینە بەشێک کە پێی دەڵێن CCM Continuous Casting Machine، لێوێندەر ئەو سکرابەی تاوایتەوە دەکەین بە قالب. ئێمە هەر زۆرە سکرابێک بێ ئێمە بەکاری دێنین بۆ تاوانەوە، بەڵام زۆر جار ئەم سکرابەیە گولە تۆپی تێدایان گولەی تکەی تێدایان زۆر جار ئەو هەر بۆڕیە کە قەپات بیان هەر شتێکە قەپات بی لێرکوانە دەتەقێتەوە. بۆیە ئەمە لە قۆناغی یەکەم کە باسمان کرد ئەو سکرابە پێویستی بە خایانکردنەوە، بەڵام زۆر جار لەگەر ئەو خایانکردنەوەش هەندێک پارچە هەردێت بۆ ناو کارگەکە لە ئەسنای تاوانەوەکە ئەم پارچێ دەتەقێتەوە. زۆر جار دەبێتە هۆی برینداربوونی ئەو کارمەندانەی کە لێرکوانە کار دەکەن و تەنانەت جارێکیان کارمەندێکمان لێرکوانە وەفاتی کرد بە واسطەی ئەو تەقینەوەی کە لێرە ڕوویدا. توانیمان بۆ ساڵی 2006 بۆ 2008 دەست بە بەرهەمهێنان بکەین. بەرهەمەکەشی 6 سەبە
کە بەکاردێن لە بیناکاری و ئاوادانکردنەوەی وڵاتدا. ئەم کارگەیە زیاتر لە 800 کرێکار تێدا کار تێدا دەکاتن. ئەم کارگەش لە سێ بەش سەرەکی پێکاتووە، بەشی بەرهەمێنانی کارەبایە، بەشی تاوانەوەیە، بەشی ڕاکێشان و دروستکردنی شیشەکەیە. سەرەتا ئەم کارگەش کە دامەزرا لە هەرێمی کوردستان تاکە کارگە بوو کە توانی مانگانە بە بڕی 18,000 تا 20,000 تەن بەرهەم بهێنێت و سەرچاوی سەرەکیش کە بۆم کارگەی بەرهەمی بۆ ماوادی خاوەکان بەکاردێتن بریتێ لە سیکراب. دوای ئەوەی فڕنیەکە کاری تەواو بوو دەستی کرد بەو سیتەنەی کە تواندیەوە، ئەو سیتەنە تواوای دەهێنە بەشێکە کە پێی دەڵێن CCM Continuous Casting Machine. کاری ئەم بەشە ئەوەیە تەنها ئەو سکرابەی کە تاوایتەوە دەیکەینە قالب. لێرکوانە لە خلالی یەک کاتژمێری ئەو سیتەنەی کە تاوایتەوە هەمووی دەکرێتە قالب. سێکشنەکەی 130 بە 130 میلیمە دوای ئەوەی کە قالبەکە دەردەچێت ئێمە لە 4 مەتری ئەم قالبەی دەبڕین. ئێمە لە لێرانە بەڕێژەی 150 کرێکاری هیندیمان هەیە، چونکە ئەم تاوانەوەی ئاسن تا ئێستا ئەم پیشەسازی لە هەرێمی کوردستان لە عێراقدا نەبووە و ئەوی کە زۆر باویشە ئیش بەم کارگەیە دەکەن لە هیندستانە. بۆیە ئێمە بۆ ئەو بەشەی کە تاوانەوەی ئاسنەکەیە تەنیا کرێکاری هیندیمان داناوە، چونکە لە ئەسنای لە کاتی کارکردندا ئەگەر بێت بە بچووکترین هەڵا یان دەبێتە هۆی سووتان یان دەبێتە هۆی مردن. لەبەر ئەمەیان ئێمە ئەو بەشەمان زیاتر کرێکاری هیندیمان داناوە. بەشەکانی تریش کرێکاری خۆمان تێدایە، کرێکاری تورکی تێدایە، کرێکاری کوردی تێدایە، کوردی ئێرانی تێدایە، کوردی تورکیای تێدایە. دوای ئەوەی کە قالبەکە دەردەچێت، قالبەکە دەستە سەر شوێنێک ئێمە پێی دەڵێن کولینگستان، بە مەبەستی ساردکردنەوە نزیکەی 12 کاتژمێر ئەم قالبە لێرە دەمێنێتەوە لە موقعی خەزن. دوای ئەوە دەستە بەشێکە کە پێی دەڵێن ڕۆڵێنگ میل بە مەبەستی دروستکردنی شیشەکە. ئەو ماوادی سیکراب کە ئەمە کۆی دەکەینەوە ئێستا تقریبا نزیکەی ساڵێکە زیاتر لە هەرێمی کوردستانە، لەبەر ئەوەی کە لە خوار و ناوەڕاستی عێراق لێمان قەدەغە کراوە کەم سیکراب بۆ کوردستان بێتن.
ئێمە ئێستا تەنها لە کوردستان کۆی دەکەینەوە ئەمە بەڵام کاتێک کە ڕێگا بێتەوە لە ناوەڕاست و خواری عراقیش بۆمان دەیەتن سکرابەکە پێکاتوە لە جۆری شیشی بینایە شیشی پیشەسازیە پێکاتەکانی پیشەسازی کە وەکو ماوادی پیشەسازی سیارات کە لە سناعی هەولێر دەست دەکەوێت هەروەها پێکاتوە لەو ئۆتۆمبیلانەی کە هاتوچۆی هەرێم هەڵی وەشاندوتەوە ئەو ئۆتۆمبیلانش دەگەڕێتەوە بۆ ئێمە و لە ئێمە دەتانێدرێتەوە. دوای ئەوەی قالبەکە کە لە 4 مەتری بڕرا و سار دەبێتەوە نەقلی دەکەین بۆ بەشێک کە پێ دەڵێن ڕۆڵینگ میل. کاری ئەم بەشە ئەوەیە دروستکردنی شیشەکەیە بە واستەی چەند ڕۆڵەیەک بە چەند قۆناغێک تێدەپەڕێ هەر قۆناغە و تۆزێک ئەم قالبە بارێک دەکاتەوە تا شیشەکەی لێ دروست دەبێت. دوای ئەوەی کە شیشەکە دروست بوو ئێمە مختبەرێکی خۆمان هەیە ئەم شیشە تێز دەکەین فەحز دەکەین. دوای ئەوەی کە دەردەچێت لە حەسەب ستانداردا ئەو ستانداردێک ئێمە کاری لەسەر دەکەین ASTM A615 ستانداردی ئەمریکیە کە هەموو عێراق ئیش بەم ستانداردە دەکات کە لە ستاندارد دەرچوو ئێمە ئەم شیشە ڕەوان دەکەین بۆ بازار بەنسبەت بازارکردنەکە ئێمە ڕەوانی هەموو عێراق دەکەین هەم بەغدا هەم بەسرا هەم کوردستانی خۆمان ئەم شیشەی لێ تەوزیع دەکەین. और यहाँ हम केमिस्ट का काम करते हैं लेबोरेटरी है من ڕۆژانە لەو تاقیگەیە کار دەکەم بۆ ئەوەی بزانم ڕێژەی ئۆکسیجین و یاخود هەر مادەیەکی تر لە نێو ئاسنە تواوەکاندا چەندە. ئەم کەسەش ناوی ئەڵوەندە خەڵکی کوردستانە فێری زمانی هیندی بووە لەگەڵ ئێمە بۆ کاری ئەوەی 9 ساڵە لەگەڵ ئێمە کار دەکات سەرپەرشتیاری ئیشەکانی ناو کارگەکە دەکات. ये ऐसे डालती है ये बात सिंपल है कार्बन इसका टेस्ट करना है. پێشتر دووکەڵی ئەم کارگەیە خەڵکی گوندەکانی دەوروبەری هەراسان کردبوو بۆیە بەڕێوەبەرانی کۆمپانیاکە هەڵسان بەبەستنی فلتەر و دووکەڵچێش بۆ سەرچاوی دووکەڵەکان و پاکڕاگرتنی هەوای ناوچەکە. بەڵام ئەگەر ڕۆژێک ڕەشەبا بێت ئەوە بەشێک لە دووکەڵەکە دەگەڕێتەوە بۆ هەوا و ژینگەی ناوچەکە پیس دەکات. ئێمە تەنها ئەم کارگەیە مانگانە بڕی 18 تا 20,000 تەن بەرهەم دەهێنێت بەڵام کارگەکانی زیاتر لە 7 کارگە لە کوردستان هەن کە ساڵانە بەرهەمیان دەگاتە 2 میلیۆن تەن. ئەگەر بێت و کارگەکان هەموو بە شێوەیەکی 100% بتوانن ئیش بکەن بەرهەمی هەموو کوردستان و عێراق دەهێنێت بۆ بەشی هەر هەمووشیان دەکاتن. ئێمەش ئەوەندە ساڵێکە ئیشمان کردو تا ئێستاکە قەدەغە کراوە بەرهەمی خۆماڵی کەشیشە ڕەوانەی دەرەوەی عێراق بکرێتن بەڵام لە عێراق و لە کوردستان بۆ هەموو پارێزگایەکمان ناردووە. یەکێک لە خاڵەکانی گومرجی تێدا باس کراوە ئەو کاتێک کە ئەو بڕیاری گومرجی دەرچوو ئەو کات کارگەشیش لە کوردستان و لە عێراق نەبووە بۆی ئەو کاتە هیچ شیشێک بە هیچ زۆرێک بۆ دەرەوە نەنراوە تا ئێستاش پێداچوونەوەی بۆ نەکراوە. سەبارەت بۆ بەرهەمانێک کە لە دەرەوە دێن زیاتر بەرهەمی ئێرانی زۆر تەئسیر لە بەرهەمەکانی ناوەخۆی کوردستان دەکاتن بە دەرەجە یەک بە دەرەجە دویان بەرهەمی تورکیا. ئێمە وەکو کارگەکانی کوردستان ئێمە داواکاریشمان لە حکوومەت کردووە کە بتوانێت ئەم تەئسیراتەکەم کاتۆ لە کارگەکانی هەرێم
ئەگەر بێت و تەسیراتان لەسەر کارەکانی هەرێمی کوردستان کەم نەکرێتەوە ئەوە دەبی کارەکانمان دابخێن. یەکێکی لە هۆکارە سەرچەکانی ئەوەیە ئێمە بۆیە بە دەرەجەیەک شیشی ئێرانی منافسەی شەکانی هەرێمی کوردستان دەکات لە وڵاتی ئێران کارەبا هەرزانە نەوتی ڕەش دابین دەکاتن پاڵپشتێکی تەواوی حکوومەت هەیە بۆ بەرهەمی ناوخۆی بەڵام ئێمە لێرەدا پاڵپشتێکی وامانە لە حکوومەت کارەبا مانگانە یان ساڵان 6 مانگجارێک نرخی زیاد دەکاتن نەوتی ڕەش ئیتر مانگانەیە هەر وەختێک ئەوە دەکەی 50 دلار تا 100 دلاری دەچێتە سەرچاوی وزەی ئەم کارگانش بریتە لە نەوتی ڕەش و کارەبا. کارگەکە ئێمە ڕۆژانە بە 24 کاتژمێر بە تەواوی ئیش دەکاتن کە پێکاتۆ لە 3 شفت 8 شفتێکیان 8 کاتژمێر ئیش دەکاتن بەڵام ئێستا کە بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی نەبوونی سیکراپ کە بەرهەمە خاوەکەیەتی بە ڕێژەی 130 بەرهەمهێنامان کەم کردوێتەوە. قەیرانە دارایەک ئێستا تووشی ئێمە بۆ زیاتر ئێمە بەرهەمهێنانی و کارگەکەم کردووە بەڵام بە نسبەیە قەیرانی دارایی تەسیراتی لەسەر کردووە زیاتر نەبوونی بەرهەمی خاوە کە مادی سیکرابەکە لە خوار و ناوەڕاستی عێراق بۆمان دێتن هۆکارەکەشی ئەوەیە لەبەر ئەوەی کارگەکانی عێراق هەمووی کەوتوتە کوردستان یعنی لە کۆی 8 کارگە تەنها یەک کارگەیان لە کەربەلایە 7 کارگیان لە کوردستانە 4یان لە سلێمانیە 3یان لە هەولێرە و کوردستانیش ناتوانێت ئەو بڕە سیکرابە دابین بکات بۆ ئەو کارگانە بۆیە دەبێت ناچار بین لە خوار و ناوەڕاستی عێراق بیهێنین بەڵام ئەوێش لە بە چەند هۆکارێک بۆ ماوەی ساڵ و نیوەکە ڕاگیراوە نایەتن زیاتر ئەوەیە بەڵام بەهۆی قەیرانەوە بە ڕێژەی 120 تەسیر لە نرخەکەی کردووە نەک لە ئینتاجی کارگەکە خاڵێش تریش کە ناتوانین ڕکابەری بەرهەمی ئێرانی بکەین لە وڵاتی ئێران کرێکار هەرزانە هەروها پاڵپشتی حکوومەتیش یەک لەو مەرجانێک هەر یەکێکشیش هاوردەی وڵاتێک بکاتن بینێرت بۆ وڵاتێک ئەوە نسبەیەک لەلای حکوومەتدا بۆی دەگەڕێتەوە ئەم هۆکارە سەرچیانەیە وای لێ کردو کە نەتوانین ڕکابەری بەرهەمی دەرەچی بکەین. کارگەشت بە ستاندەرێکی جیهانی ئیش دەکاتن کە ستانداری ئەمریکی پێ دەڵێن ASTM A615 گرێدی 6 و لەگەڵ فرۆشتنی شیشەکەشدا ئێمە وەکو کۆمپانیا ئەربیستیل گرنتیمان لەگەڵ شیشەکەدا ئەگەر هاتوو لە یەکێک لە تاقیەکانی کوردستان دەرنەچوو بە پێی مواسەفاتی جیهانی و بە پێی مواسەفاتی ئەمریکی
ئەوە شەکە سەحب دەکرێتەوە بۆ کارگە و زەرەری زیانێک کابراایەکەش هەمووی بۆ دەگەڕێتەوە.